بۆ ئەکەن زوڵم هەتاوەکو کەی. باش ئەوەی قەیرانی دارایی پرۆژەکانی وەستاند لە دوای کۆتایی هاتنی ئەو هۆکارانەی کە قەیرانەکەی دروست کردهبوو لەسەر ڕاستپاردەی حکومەتی هەرێم سەدان پرۆژە دەستی پێکردەوە، بەڵام لە 19 مانگی ڕابردووەوە وەزارەتی دارایی خەرجکردنی پارەی سلفەی بەڵێندەرانی ڕاگرتووە. ئێستاش بەڵێندەرەکان خۆیان ماونەتەوە کە پارەی 2 مانگی ڕەنج و ماندووبوون و عارقی سەدان کرێکار قەرزارن و شەو ڕۆژبیر لە پەیداکردنی ئەو پارەیە دەکەنەوە. ئەو ئیشە لە یەکی هەفتی 2010 دەست پێکردەوە، کاتی خۆی لە 2004 دەست پێکرایە لە 15 وەستاوە هەتا ئێستا لە یەکی هەفتەوە دەستی پێکردەوە تا ئێستاوە 3 مانگە ئیشەکە. ئەو هەموو خەڵکە ئیشەکە پارەی وەرنەگرتیە، سلفە کرایە چوە دائیرەی دەرێ وەڵا ئەوەمان نییە، تەموین نییە، تەموین نیە چۆن نییە، وەڵا پارەمان نییە، ڕایان گرتووە، شتێکی تەکنیکیە، ئەو ڕۆسبەی ئەکرێتەوە، ئەو ڕۆسبەی کرێکار ڕناوەستی، کەس دینارێکی لە جیوانی نییە. ئێستا ئەو خەڵکی هەموو بەرەلا دەکەی، هەموو نان بڕاو دەکەی دیسان ئەو 300 نەفەر بەس لێرە ئیشەکە، ئەمە 300 ئەم 300 ئیزن دەدەی بە 3 مانگان 300 پێ کۆنابتەوە جارشکە نازای چی بکەین. ئەم زوڵمە گەورەیە چی لە خەڵکی کاسبکارەکەن، لە کرێکارەکەن، لە خەڵکەکەن، لە ملەتەکەکەن. زوڵم ناخۆشە بەڕاستی، وا پارەکەشتان دەداتێن، نەفتەکەش دەفرۆشن، گومرگەکەش وەرەگرن، هەر نایدن، یەک بیکەبی مەرزیە لە برایم خەلیل داخلێ بێت داکاتە سلێمانی ڕقەمەکەی لێدن 85 وەرەقەی لێ ئێستیرن، وەڵا پارە نییە. ستافی سەرپەرشتیار و کرێکارەکان کە 2 مانگە بەبێ وەرگرتنی پارە کار دەکەن باس لەوە دەکەن ژیانیان تەواو سەخت بووە و وا بڕاتکارەکەیان دەوەستێت و دووبارە بێکار دەبنەوە. ئێمە هاتوین ئیشەکەین بە پێی سلفەی ئیشەکەین، بەڵام حکومە دەوت وتیان دەست پێ بکەن، دەستمان پێکردوێتەوە، بەڵام تا ئێستا دیناریشیان بۆ سەرف نەکردین، تا ئێستا سلفەیەکمان وەرگرتووە و پارێکەمان وەرنەگرتووە. ئێمەش بە تەمانی واز دەست هەڵگرین و واز ئیشەکە بین. زەلام هەیە لێرە ئیشەکە دیناریشی شیفانان نیە، ئەوەی بە ڕۆژ پایانەکە هیچ واریاتێکیکەی نییە. ستافی ئەم مەکتەب ڕەوزەکە ئاکەین ماوەی 2 مانگە سولفە سەرف نەکراوە بۆ ئیشەکە، ناچارین ئیشەکەمان ڕاگرین، هەم ئێمەش بە ئیش دەبین و هەم پرۆژەکەش پەکی ئەکەوێت کە کرێکار لە پرۆژەکە ئیش نەکە. بڕیارەکەی وەزارەتی دارایی بەڵێندەرانی سلێمانی تووڕە و نیگەران کرد و لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایان گەیاند ئەگەر حکومەت چارەسەریان بارودۆخە نەکات و بەدەم بەڵێندەرانەوە نەیەت ئەوە مایە پوش دەبن و تووشی کێشەی کۆمەڵایەتی جۆرا و جۆریش دەبن. مەفروض وا بوو ئاگادار بکرێن لەو خوتواتانە حەدی ئەقل احتیاتێک بکەین بۆ خۆمان کە کەمتر تووشی زیان ببین لەم کاتا و لەم وەساندنا و بەم شێوە زەربەیەکی گەورەیە هەم لەو کەسانی کە سوود دەبینن لە پرۆژەکان، هەم لە بەڵێندەران، هەم لە خەڵکی کوردستان بۆوە ئەکەن زوڵم هەتاوەکو کەی بە چه حەقێ تۆ ئەتوانی ئیشی 3000 کەس بوەسێنیت و لە بەردەم 300,000 کەسا ئیحراجی بکەیت. جارێک کرتان وتمان پارە داعش مشکلەی هەبوو، مشکلی داعشمان هەبوو، ئاوارەکانمان هەبوو، نەوت هاتە 27 کە باش بووە ئیعلانتان کردووە کێشە نەماوە، بە چه حەقێ تۆ مافی خەڵکە خۆی ئەو عالەمە بۆ بەرەدەیتە یەکتری لەسەر کێشەیەک کە ئەوان دەستیان نیەت یایانە. کاتێک کە وەسا و کرێکار پارەی پێ نامێنێ ناچارە بەردەمی کۆمپانیا و بەڵێندەرەکان بگرێ، ئەو بەردەمی کێ بگرێت. گەشە پێدانی ئابووری لە وڵات بۆ لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکومەت ڕایگەیاندەبوو کە کێشەی دارایی چارەسەر کراوە لەسەر ئەو قسانی بڕی 600 ملیار دینار لە هەر 4 پارێزگاکەی کوردستان لەم ساڵدا بۆ بەڵێندەران دانراوە، کەچی بەبێ ئەوەی قەیرانی تازە ڕووی دابێت لە مانگی ڕابردووەوە پێدانی تەمویل بۆ هەموو پرۆژەکان ڕاوەستاوە. بەمەش نزیکەی 3000 پرۆژە لە کوردستاندا ڕادەگیرێت و دەیان هەزار کرێکار بێکار دەبن. کابینەی نوێ بە سەرۆکایەتی سەرۆکێکی نوێ دەست بەکار بوو، بەڵێنی گەورەیەدا بە هاوڵاتیان. دەستپێکردنەوەی پرۆژەکان یەکێک بوو لەو بەڵێنانەی کە هەزاران بەڵێندەر و کرێکاری دڵخۆش کرد، بەڵام لە ئێستادا هەزاران کرێکار بەهۆی بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە پارەی پشتیوانیکردنی پرۆژەکانی وەستاندووە ماوەی 2 مانگە کار دەکەن بەبێ ئەوەی هیچ پاداشتێ وەربگرن. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.